بەهار ساود لێبێت دیارە ئێستا لە سلێمانی گفتوگویەکی کراوە هەیە بە تایبەتی کە دوو ڕێکخرا و ڕێکخراوێکی ناوخۆیی و ڕێکخراوێکی نێودوڵەتی ئەنجامیان داوە تێیدا ینی باسی ڕۆڵی ژنان دەکرێت لە بڕیارداندا بە تایبەتی لە ناو لایەنە سیاسیەکاندا لە ماوەی ڕابردوودا چەند جارێک ئەم جۆرە پانێڵانە ڕێکخراوە و باسییان لێوە کراوە من دەمێ بزانم گرنگی ئەم پانێڵانە چییە و تا چەند ڕۆڵیان هەبووە لەوەی کە ژنان بەشداریان پێ بکرێت لە بڕیارە سیاسیەکاندا پەیمان عەبدوڕەحمان وەردەگرم کوێستان عەبدوڕەحمان وەردەگرم کە سەرپەرشتیاری ئەم پانێڵەیە کە ئێستا لە سلێمانی ئەنجام دراوە. کوێستان خان دەمەوێت بزانم ئێوە ئەم پانێڵەتان ئەنجام داوە ئەتانەوێت قسەکانتان ئاراستەی کێبێ کێتیدا بەشدارە کە گرنگە بچێتەوە ناو حیزبەکانی خۆی و ئەم قسانەی ئێوەش بباتەوە لەگەڵ خۆیان. بەڵێ ئێمە وەکو ڕێکخراوی ئەزمون لەگەڵ ڕێکخراوی ئینتەرنیوس ئەم چالاکیە کە بەناوی پرۆژەی دەنگەکان ئەنجاممان ناوە ئێمە ئامانجمان ئەوەیە کە بەشداری زیاتر بە ژنان بکرێت لە بڕیاری سیاسی. گروپی بە ئەمانجکراومان ئێمە حیزبە سیاسیەکانە لەگەڵ پەرلەمان کە ئێمە لە چالاکیەکەی ئەمڕۆ هەردوو گروپەکەمان بانک کردووە هەموو هەم ئەندامی حیزبەکان و هەم ئەندامی پەرلەمانمان بانک کردووە. ئێمە ئەمانەوێ ئەم پەیامە بگەێنین کە بەشداری بە ژنان بکرێت لە بڕیاری سیاسی بە تایبەتی لە دانوستاندا. ئەگەر سیر بکەیت ئەم کۆبوونەوانەی کە ئەکرێت کەمترین ژن بەشداری پێ ئەکرێت. ئێمە لە ئۆکتۆبەر مانگی ئۆکتۆبەرا پەیپەرێکمان ئامادە کردبوو لە پەیپەرەکە هەموو کێشەکەمان خستۆتە ڕووی و ڕاستپاردەکانیشمان خستۆتە ڕوو لە پەیپەرەکە. ئەوەی کە ئێوە بەدواتاچوتان بۆ کردبێت تا چەند هەستەکان کە ژنان بەشداری پێ دەکرێت ینی بەشداریان پێکراوە لە ناو لایەنە سیاسیەکان لە پرۆسەی بڕیارداندا یاخود لە مەسەلەی پرسە سیاسیەکاندا. خۆی بەشداری پێکردنی ژنان لە ناو حیزبەکانە بە ڕێژەیە هەر حیزبە و ڕێژەی خۆی هەیە بە بەشداریکردنی ژنان اعتیمادی کردوتە سەر ئەو ڕێژەیە. ئەوەی ئێمە کردومانە داوامان کردووە مەسەلەن لە ڕاستپاردەکانە داوامان کردووە هەمواری یاسای حیزبەکان بکرێتەوە ڕێژەی بەشداری ژنان بکرێتە لە ساسی و هەروەها حیزبەکان هەمواری پەیڕە و پرۆگرامی خۆیان بکەنەوە بۆی ڕێژەی بەشداری ژنان بکرێتە لە ساسی. کەمتر وەکو پێم وتی سەرەتا هەر حیزب و ڕێژەی بەشداری خۆی جیاوازە. مەسا حیزبێک هەیە ڕێژەی بەشداری لە 9 حیزبێک هەیە لە 120 حیزبێک هەیە لە 125 جیاوازە ڕێژەکان جیاوازە. ینی دەمێکە کە ئێوە پانێڵەکەتان دەست پێ کردووە ئەوەی لە قسەکانە بۆتان دەرکەوت زیاتر ئەوەیە کە ژنان خۆیان نایەنە پێشەوە کەم تەرخەمی لە خۆیانە یاخود لایەنە سیاسەکانە نایەنەوەی ڕۆڵی ژنان وەک پێویست لە ناو خۆیاندا هەبێت لە بڕیارەکانیانە لە کۆبوونەوەکانیانە. هۆکارەکان زۆرن تەنها یەک هۆکار نییە هۆکارەکان زۆرن وەکو باستم کرد ئەو ڕێژەی کە دانراوە هەر حیزب و ڕێژەکەی جیاوازە لە پەیڕە و پرۆگرامی خۆی ئەمە هۆکارە بۆ ئەوەی کە ژن کەمتر بێتە پێشەوە لەگەڵ ئەو هۆکارانش کە باسکرا لەوەی کە زۆر جالەوانێ ژن خۆی نێتە پێشەوە زۆر جالەوانێ بواری بۆ نەرەخسێ زۆر جالەوانەیە ڕێگریەکان بۆ ژن زیاترە ئەرکەکانی ژن زیاترە ئەمانە هۆکارن هۆکار زۆر زۆرە تەنها یەک هۆکار نییە. ئەمەی ئێوە پرۆژێ یان تەنها ڕۆژێکە و پانێڵێکە؟ ئەمەی ئێمە تقریبەن ئەو پەیپەری کە ئامادەمان کردووە ئەمە ڕەشنووسێکە ئەتوانین بڵێن ڕەشنووسێکە. ئەم ڕەشنووسە ئەدرێتە پەرلەمان و ئەدرێتە حیزبەکان کە ئیشی لەسەر بکەن. سەرچاو بەخێربێن. دیارە ئێستا ئەوەی دەیبینن پانێڵەکە بەردەوامە ژنان خۆیان بەشدارن ئەندامانی پەرلەمان و بەشێک لە ینی نوێنەری لایەنە سیاسەکان بەشدارن تاکو گوێ بگرن بزانن چی بکرێ بۆ ئەوەی ڕۆڵی ژنان ڕۆڵیان پێ بدرێت لە مەسلەی بڕیاردان و وە لە ناو لایەنە سیاسەکانیشدا دەگەڕێمەوە لایەوە. بەڵێ کارزان تارق پەیامنێرێ ناتی